زۆربەی خەڵک لە سەر کاندیدەکانی پەرلەمانی کوردستان دەڵێن زۆربەی بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ گیرفانپڕکردن تەماحی بڕیوەتە پارەکەی پەرلەمان کە پارەیەکی زۆرە موچەیەکی زۆرە لەبەرەوە دەچێتە پەرلەمان. ینی ئەوە قسەی زۆرینەی خەڵکە لە کۆمنتە لە تیڤەکانە لە دەرەوە دەڵێن ئەگەر بۆ گیرفانپڕکردن نەبێت بۆ تەماحی خۆی نەبێت ناچێتە پەرلەمانی کوردستانەوە. کاندیدێکی کۆمەڵ بۆ چوونی جیاوازتری هەیە و دەڵێ من موچەی باش و ڕوانامەی بەرز و خانوم هەیە و هیچ گرفتێکی مادیم نییە، بەڵام ئەوەی وای لێکردم بچمە پەرلەمان خەمی نەبوونی دراوسێ و گەڕەک و شار و وڵاتەکەمە، شەڕ دژی گەندەڵی و نادادی و چەوسانەوەی خەڵک دەکەم. مامۆستام لە زانکۆ لەخوا بەزیاد بێ موچەیەکی باش و خان و پلەی زانستی و ئەتی بە ئاراتی کۆمەڵایەتی و زانستیمان هەیە ئێمە کە وەکو شخصی خۆم من پێویستیمەوە نییە هیچ شتێکی تر زیاد بکە و پێشم وان نییە لە حاڵەتی دەرچوونی منا بۆ پەرلەمان شتێک لە ژیانی شخصی من زیاد ئەکا و دیاریشە پەرلەمانتارانی کۆمەڵ لە ساڵانی ڕابردووە لە داهاتووشە هەروە ئەبێ کە ئەو موچەیە بۆ پەرلەمانتاری کۆمەڵ نابێ وەکوەوەی کە هەیە و ئەگەریش ببێ یعنی ئێمە پێویستیمان بەوە نییە وەکو شخصی خۆمان. دەڵێ ڕەنگە چوونم بۆ پەرلەمان زیان بە بەرژەوەندیە تایبەتیەکانم بگەێنێت، بەڵام کاتێک دەبینم خەڵک پێویستیان بە منە دینەکەم ڕێگەم پێنادات من لە خۆشگوزەرانی دابم و ئەوانیش لە نەهامەتی دەڕۆم شەڕی بەرگری لە مافی زەوتکراوی کۆمەڵگە و چینی هەژار دەکەم. ئینسان نابێت بۆ شخصی خۆی برژی، یعنی تۆ ناکرێ من ژیانم خۆش بێ دراوسەکەم ژیانی ناخۆش بێ، من موچەیەکی باشم هەبێ خزمەکەم هیچی نەبێ، من لە ژیانێکی تایبەتی خۆشا بژیم بەڵام خەڵک و وڵات لە ژیانێکی ناڕەحەتی و ناهەمواریا بێ. لەبەرەوە ئینسانی پەیامدار لە ژیانی خۆیە دایمەن هەوڵ ئەیە بۆ بەرژەوەندی گشتی بژی، ئەگەر چی هەندێک جار ینی تەزحیە و قوربانی بە هەندێک بەرژەوەندی تایبەتی خۆشی بە کە بەدڵنیاییەوە من لە گواستنەوەم لە زانکۆ بۆ پەرلەمان ئەبێ قوربانی بە هەندێشتی تایبەتی و شخصی خۆشم بم، بەڵام پێم وایە کە ئینسانێک پەیامدار بوو لە ژیانی خۆیە بە تەنیا بۆ خۆی ناژی بۆ هەموو خەڵکی ئەژیت و هەر ئەوە ژوای کردو کە ئێمە وەڵامی داواکاری ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بدەینەوە بەوەی کە بینە ناو لیستی 147 کۆمەڵی دادگەریەوە. کاندیدانی کۆمەڵی دادگەری و کۆمەڵ بەرنامەیان وایە خەڵکی پێویستی بە خزمەتە لە بوارە جیاوازەکان و ئەوانەشی بۆ پەرلەمان ئەرکیان پێدەستپێدرێت هەر بەم ئاراستەیە کار دەکەن، نەوەک بۆ پارە و ئیمتیاز و خۆدەوڵەمەندکردن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام، سلێمانی.